مامۆستایانی وانەبێژ لە سلێمانی جارێکی دیکە خۆپشاندانیان دەست پێ کردەوە. 2 ساڵە لە حکومەت داوای گۆڕینی ڕاژەکانیان دەکەن. وەڵامی حکومەتیش بۆیان ئەوە بووە قەیرانی داراییە و ناتوانن پلەکانیان بگۆڕن. ئەمساڵ هەر لە سەرەتای خۆپشاندانەکانیانەوە ڕایان گەیان ئامادەنین پرسیاری تاخیرنەوەکان دابنێن و بایکۆتی پرۆسەی خوێندن دەکەن. چاوەڕوانیمان بۆ ئەوەی کێشەی مامۆستایانی وانەبێژ بە گفتوگۆ و کۆبوونەوە چارەسەر بکرێ کۆتایی هاتووە. بۆیە مامۆستایانی وانەبێژ باجی بێخەمی حکومەت بۆ کەرتی پەروەردە نادەن و چی دیباری گرانی پەروەردە بە شایستەی ناشایستە هەڵ ناگرن. ڕۆژی سێشەممە کاتژمێر 10 ئەمڕۆ خۆپیشاندان و بایکۆتی مامۆستایانی وانەبێژ دەستی پێکردووە. مامۆستایانی وانەبێژ ئامادە نین پرسیاری وەرزی یەکەم ڕادەستی خوێندنگاکانیان بکەن مەگەر ئەوەی وەزارەتی پەروەردە وەڵامێکی کردداری و خێرای بۆ داواکاریەکانی مامۆستایانی وانەبێژ نەبێت. لە هەر وڵاتێک بێ پێشکەوتنی وڵات بە کەرتی پەروەردەیە، بەڵام ئەوەی کە لێرەدا مافی نیە و کاری پێناکرێ کەرتی پەروەردەیە و ڕاچاو نەکردنی ئەرکی مامۆستا و ینی هیچ لە خەمی ئەوەدا نییە کە پێشەی بخات و بە پایەکی گرنگی کۆمەڵگاکەی نابینێ. بێجگە لە شایستە ناشایستە دارایەکان لەوەی کە ئێمە بۆ نمونە من وەکو مامۆستایەک لە شوێنێکی دوورم، شوێنەکەم معناتی زۆرە، ڕێگە و بانی هیچ باش نییە و باری ئەمنیشی هەنێ جار باش نییە. نزیکی 8 مامۆستای وانەبێژین بە بێوی موچەکەمان بۆ دابین کات بە جوابیشمان باتەوەمانکە بە گرێبەستێک یانمانکە بە ڕسمێک. ئێستا لە گرێبەستیشمان ناوێت، تەنها ڕسمیمانەوە چکە ئێمە معناتی زۆرمان بینیوە لەوێ. بەپێی ئامارەکان زیاتر لە 30,000 مامۆستای وانەبێژان لە هەرێمی کوردستان کە 13,000یان تەنها لە سنووری پارێزگای سلێمانین. بەڕێوەبەری پەروەردەی سلێمانی دەڵێت ئەوان پێویستی زۆریان بە وانەبێژان هەیە و بایکۆتکردنی ئەوان لە پرۆسەی خوێندن زیانی زۆر بە کەرتی پەروەردە دەگەێنێت. هەرچەندە بڕیارە بۆ ساڵی ئایندا بەشێک لەوان بکرێن بە گرێبەست، بەڵام ئەوە کێشەی وانەبێژان لە سنوورەکەدا چارەسەر ناکات. و ئێستاشی لەگەڵا بێ ئێمە وانەبێژانی دانەمەزراو بە هۆی نەبوونی دامەزراندنەوە یەکێکن لە کۆڵەکە ئەساسیەکانی بەردەوامبوونی پرۆسەی پەروەردە لە وەزارەتی پەروەردە و حکومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتیش سنووری بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی. لەبەرەوەی ناوچی شاخاوینمان زۆرە و تەعیناتمان یان میلاکمان لە دەرەوەی شارەکان و گوندەکان نەماوە، لەبەرەوە نەبوونی ئەمانە بێتەوەی پەکردنی پرۆسەی پەروەردە. بەڵام دڵنیای وانەبێژانی ژەکەینەوە وەکو خۆیان ئێمە لە ئەنجومەنی وەزارەت هەم شخصی بەڕێژ وەزیری پەروەردەش پشتیوانیانین و لەگەڵ حکومەتیش هەموو مەلەفاتیان چۆتە ئەنجومەنی ڕاژە و هەر هەمووی خاڵبەندی بۆ کراوە و هەر هەمووی ئێمە وەکو مامۆستایەکی هەمیشەیی هەڵسوکەوتی لەگەڵ ئاکەین. لە ڕانیەش خۆپشاندانی وانەبێژان بەڕێوەچوو دەڵێن پێویستە وانەبێژان بایکۆت ڕابگەێن و خۆپشاندان دەست پێ بکەنەوە. باز لەوەش دەکەن ئەم جارە بە هیچ بەڵێنێکی زارەکی کۆتایی بە ناڕەزایەتیەکانیان ناهێنن. ئێمە وەکو مامۆستایانی وانەبێژ ماوەی چەندی ساڵە بێگوێ ماندووبوون و بەڕەچاوکردنی بارودۆخی دارایی حکومەتی هەرێمی کوردستان زۆر دڵسۆزانە ئەرکی سەرشانمان لەناو کەرتی پەروەردە بەجێگەیاندووە و چەندین کۆبوونەوەمان کردووە لەگەڵ لایەنانی پەیوەندیدار بەداخەوە تا ئێستا نەگەیشتنە هیچ ئەنجامێکی دڵخۆش کرد. بۆی وەک مامۆستایانی وانەبێژ و دەستەی نوێنەرانی وانەبێژ بڕیارمان داوە بەجێبەجێکردنی یەکەمیان دامەزراندنی سەرجەم مامۆستایانی وانەبێژ بە شێوەیەکی هەمیشەیی، دومیشیان بە گرێبەستکردنی سەرجەم مامۆستایانی وانەبێژ تاکو جێبەجێکردنی خاڵی یەکەم. داواکاریمان ئەوەیە کە بکرێنە هەمیشەیی و دامەزرێنی و تەواوێنی بۆ وەکو مامۆستاکانی دیکە ئەو جیاکاریت چێ دایناوە ئەو مامۆستای وانەبێژ و مامۆستای میلاکە بەس حەقێک ئەگە پێویست پێ با دامەندرێت کە پێویست نییە بڵێ کاکە فەرموو بڕماڵێ. هەرچەندە وەزارەتی پەروەردە دانی بۆدان ناوە بوونی مامۆستایانی وانەبێژ پێویستە و ئەوان نەبن ناتوانن کەمەکوریەکانی قوتابخانەکان پڕ بکەنەوە. لە هەمان کاتدا حکومەت ئامادە نییە ڕاژەکانیان بکات بە گرێبەست یاخود بە مامۆستای میلاک. دەرەنجامی ئەوەش تووڕێی و نیگەرانی وانەبێژان بووە و بایکۆت و ناڕەزایەتی بە دوای خۆی داهێناوە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.